ئەمە گوندی کۆچۆیە بە دووری 30 کیلۆمەتر کەوتوتە باکووری ڕۆژئاوای شنگال لە بەرەبەیانی 2014 دانیشتوانی گوندەکە لە خەوێکی شریندا بوون. تیرۆرستانی داعش پەلاماری گوندەکەیاندا و سێ بەشی خەڵکی گوندەکەیان لە ژن و زەڵام و گەورە و بچووک دەستگیر کرد و لەو قوتابخانەیە کۆیان کردنەوە و بەشێکی دانیشتوانی گوندەکە پێش هاتنی داعش توانیویان خۆیان ڕزگار بکەن. داعش هەر هەمان ڕۆژ بە دووری 100 متر لە گوندەکە پیاوە ڕیسیپیەکان و گەنجەکانی گوندەکەی کۆ کردەوە و بە کۆمەڵ گول لە بارانی کردوون. ئەو گەنجە دانیشتووی گوندی کۆچۆیە، ئەویش لەگەڵ ئەو کۆمەڵە خەڵکەدا بوو کە داعش گول لە بارانی کردوون. وەک خۆی دەڵێت لەو ڕۆژە 6 گول لەی بەرجەستەی کەوتووە، بەڵام پێشەوەی داعش ژێرخۆڵیان بکات خۆی و دوو کەسی تر ڕزگاریان بووە. ئەو ئێستا تەندروستی باشە و باسی ئەو ڕۆژەمان بۆ دەکات داعش لە 3/8 چی بەسەر خەڵکی ئەو گوندە هێنا. 3/8 داعش هجوم گرەمە کەچوژنانی نات ئەف مەدرسەیە نەپساوی ڕۆژێ دۆرا گوند گرتن کەچوژن برنە تابقی سەری وەختی برنە تابقی سەری ئەمێ دیم 4 تەرەمپێل بارکردن ئەمە فرە برن ئەم فەتلاندن ئەمە بردا برنا باوێ سیبایە مەزرعەیە ئەو حەودەیە الوێ دەرێ سەر حەوت تسەکنی بوون بدۆرا مەوەڕ هاتن تسەوراندن بموبایل ئەس شخصك شوان يعني ملي نير إيك تلقى بردانا من ناس تذكر يعني خلقي منطقي بو عربي منطقي بو أفهموا قوريت كمال تبينن خوياين از شخصك شوان ما زيل وي قورا كمال دبو تلقى بردانا ما 6 تلقى المكاتن بشتي هر 6 تلقى المكاتين مساري خورا هكر از ودها والد خوا دلشان وعلي قوكي شوي ساغا دلشان دركت تلقايق نوقاي كتبو شهودي قال لك او نسكني ازو هفالو خمانت كلمه جي مولد دف خاني كها ندورش مدرسه الوي خاني كده از كلمه وي خاني جبت شالبكا من القلقيد مولد را ليد نيري مدي هات شفري هات دفنان حقيقه يعني انه ازدكاني گوندی کۆچۆ ئەو کارەساتەی بەسەریان هاتیە بۆ دەگەڕێنەوە بەهۆی ئەوەی گوندی کۆچۆ نزیکە هەموو دەوروبەری گوندەکانی عەرەبانن. بۆیە لەگەڵ هێرشی تیرۆرستانی داعش بۆ شار ئەو گوندە نەیانتوانی وەکو ئەوانەی تر خۆیان ڕزگار بکەن و خۆیان بگەینە سەرێکیا تاوەکو دەستی تیرۆرستانی داعشیان نەگەشتێ. والمناب زحمت بو تشتق يعني وقتها تلقاجي بردانما بس المناب زحمت بو وقتها من ليد نيري كاتو جنت برن وازي بريندار من قاري تشتقي بكم او قلق المناب زحمت بو. گوندی کۆچۆ زیاد لە 2000 هاوڵاتی تێیدا دەژیان. لە 3/8 2014 سێ بەشی دانیشتوانەکەی کەوتنە دەستی تیرۆرستانی داعش. جگە لەو گەنجانە کە ژمارەیان 700 کەسە هەمان ڕۆژ لەلایەن تیرۆرستانی داعشەوە گول لە باران کران. داعش 650 کچ و ژنی گوندەکەشی ڕفاند و تاوەکو ئێستا بێسۆراغن. گەیلان بۆتانی کورسات نیوز گوندی کۆچۆ.